وڵا بەڕێزان لەگەڵتان بەردەوامین جیاواز لەو پرسانە باوەی 2 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دەستگیرکردنی شێروانی و بەشێک لە چالاکان و زیندانی کراوانی بادینان کە هەندێک لە ڕاگیراوانی بادینان یاخود زیندانی کراوانی بادینان وادەکەشیان کۆتایی هاتووە، بەڵام تاوەکو ئێستا لە زیندان هێڵراونەتەوە. من بێرەوان بەرگارەیی ڕۆژنامە نووس و چالاکانی مەدەنیم لەگەڵا لە سلێمانیەوە. بێرەوان خان بەخێر بێن. بەوە دەست پێکەم جارە ئاگاداری ڕەوشی تەندروستی چالاکوانەکانی نێو زیندانیت، ئاگاداری تەندروستیانیت؟ سەرەتا سەرڕێز و نەوازش بۆ سەرجەمگیرەوانی بادینان بۆ بنەماڵەکانیان دانوێنم کە بەرامبەر بەو هەموو زەڵم و ستەمەی کە لیان کراوە و بەرخۆدانیان پیرۆز دەکەم. وەکوازانن 2 ساڵ تێ ئاپارەت لەسەر دەستگیرکراوانی گیرەوانی بادینان. وەکوازان نەبێت کە هەر سەرەتای دەستگیرکردنیان بەداخەوە کە هەمووی سەناریۆیەکی زۆر مناڵانە بوو و زۆر چاواشەکاری تێدا هەبوو، هەر بگرە لە دامپێدانانی گیرەوانی بادینان بگرە کە لەوەی بەداخەوە یەک حەزەکەم شتێکی لەوە بڵێم کە یەکیان سەرەتا گیرەوانی بادینان کە 2 ساڵ تێ ئاپارەتن باسی دامپێدانەکەی پاراستن یعنی ئاسایشی بکەم. گوایە دانەیەکیان دانە دیارکردن کە ئەمە کادرێکی نهێنی پەکەکەیە بە ناوی ئاردال، بەڵام دوای دەرکەت ئەمە سیناریویە کە ناوی شەعبان حەسەنە کە خەڵکی زەخۆیە و ئێستا لە دووهوکە ماڵی نێزیک لە ئاسایشی گشتی دووهوکە. من تەنها دەمێ ئەو پرسیارە بکەم ئەگەر ئەندامێکی پەکەکە بێتن ئەو کەسەی کە ئاسایش پاراستن وای دیار کرده بوو ئەمە سەر بە پەکەکەی و ئەندامێکی نهێنی پەکەکەیە، بەڵام ئێستا ئەو لە ئازادی بە ئازادی ئاسۆڕێتە و لە دووهوکە. مەسەلەن زۆر دامپێدانانی گیرەوانی بەهدینان شتێکی تر هەبوو، مەسەلەن یەک لە دامپێدانانی شێروانی هەبوو، وێنەیەکی شێروانی هەبوو کە گوایە ئەمە تەدری پەروەردەی چەک لە لای پەکەکەوە پێ ئەدرێتن. وێنەیەکی سەختە بەڕاستی و پڕ لە چاوەشەکاری پێشانی ڕای گشتی درا کە ئەمانە کەسانی مەترسیدارن و ئەوەیان وێنەکە پێش 2 ڕۆژ دیار بوو کە سەختە بوو. باشە ئەوەی کە باست کرد سەبارەت بە تۆمەتبارکردنەکەیان بوو، بەڵام ئەوە تێپەڕیوە لەبەرەوەی کەوان ماوەی ساڵانێکی زۆرە لە نێو زیندانن. ئێستا ڕەوشیان چۆنە؟ چونکە زۆر کەم ئاگاداری ڕەوشیانن. ئەگەر ئاگاداری بی لە ڕێگەی پارێزەرەکانەوە لەگەڵ خێزانەکانیان خۆی ڕەوشیان زۆر باش نییە بەڕاستی، هەر بەعام گیرەوانی بەهدینان هەمویان دراوشەکە خراپدانا. یەک مەسەلەن تا ئێستا ئەم فترەیە گوهدار زێباری هەیە، مەسەلەن 3 جارە عقوبە درایە، جەزا درایە کە جەزاکەشی کە پەیوەندی تەلەفۆنی کە ناتوانێت پەیوەندی تەلەفۆنی بکاتن و مهاجە ینی نایڵن کە سوکاری ببینێت. تا ئێستا نەزانراوە گوهدار زێباری چ شتێکی کردووە تا 3 جار لەسەر یەک عقوبە بدرێتن بەڕاستی. مەسەلەن گیرەوانی تری بادینان زۆرێک مەسەلەن بۆ جگە و ڕێگا بڵێنێ ئەو شوێنی ئەوانەتیانە ئەو قاعانەی ئەوانەتێنە جێ 8 نەفەرە 20 نەفەر 30 نەفەری تایە، ینی شوێنەکان ئەوەندە خراپە. بەڕۆی تەندروستی کۆمەڵایەتی ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ ئەتوانن بیابینن، ئەتوان ئاگاداری ڕەوشیان بن. پەرلەمانتەر دەوایان کردبوو کە بیان بینن پێش فترەیەک بەداخەوە کە ڕێگان لێگیرە لەلایەن بەرپرسانی زیندانەوە نیان هەش چاویان پێ بکەوێ. مافی مرۆڤ مۆناخان مەسەلەن ویستی بچێ بیان بینێ ئەویش ڕێگری لێکرا و نیان هەش بیان بینێتن. مەسەلەن ڕێگریەک هەیە بەڕاستی کە نایڵەن چاویان بە زیندانیانی بەهدینان بکەوێتن. باشە تۆ خۆت یەکێک بووی لە دەستگیرکراوەکان، ئەگەر بەگشتیش لەسەر دۆخی شێوازی مامەڵەکردنی هێزەکان قسەم بۆ بکەی، تۆ پێشتر باست لەوە کرد کە چۆن مامەڵیان لەگەڵ کردی بۆم باس کە چۆن مامەڵیان لەگەڵ کردن. تۆ خۆت ئەگەر ئاگاداری ڕەوشی ئەوانی دیکەش بووبی لە ڕێگەی کەسوکاریانەوە، ینی چیتان بینی؟ چ پێشکاریە کراوە بەرامبەرتان؟ خۆی هەر بڵێم سەرەتای دەستگیرکردنی گیرەوانی بادینان بە ناسایی بوو، چونکە بە قەراری دادگا بۆ هیچ ینی قەرارێکی ڕسمی پیان نەبوو کە ئەیمان دەستگیرکردن بە شێوازێکی زۆر نەمرۆڤانە کە بەداخەوە هەمویان دەستگیرکردن. من لەناو زیندانیش باردۆخەکی هەرێ خراپ کە زۆرێک لە گیرەوانی بادینان کە سەرەتا تا 6 مانگ و 7 مانگ و زیاتریش مافی تەلەفۆنیان پێ نادرا کە چاویان بە بتوانن تەلەفۆن بکە سوکاریانەوە بکەن، مەسەلەن پارێزەریان ببینن. ئەوەتە من خۆم یەکێکم لە گیرەوانی بادینان کە ساڵێک هەر پارێزەرەکانم نەمبینی تا ساڵێک و 5 مانگ کە چوومە دادگا
اینجا توانیم چان بە پارێزەرەکەم لە ڕۆژی دادگا چان بە پارێزەرەکانم بکات ئەوانە کە باسی یاسا دەکەن لە چه قانونێکە لە چی یاسایەکە بۆت نییە چاوت بە پارێزەرەکانی بکەوێتن یعنی ئەمە هە پێشیلکارێکی ڕوونە لەوەژی کە تەندروستی حتا جیاوازی زۆر ئەکرێتن لە ناو زیندانیاندا لە ناو تایبەتی گیرەوانی بادینان لە هەموو مافێک لە ناو زیندانە بەداخەوە کە مافەکانیان پێشیل ئەکرێتن کە 2 ساڵ ئێستا گیرەوانی بادینان گیرەوانی شێلە دەزێ مەسەلەن سزای خۆیان تاو کردووە ئەمانە بە بەهانەی ئەوە کە مادەکان شمولی ئیفراش شەرتینە کە تا ئێستا لە ناو زیندانن مثلا گیرەوانی شێلە دەزی ئەبێ لە کەیوە ئازاد کرابن مثلا شێروانی و شوان مەڵە شەوان گاهدار زێباری هاریوان عیسا بیانی بەعام فشاردان لەسەر بوو فشارێکی زۆرمان لەسەر بوو بە تاکید یعنی هەم فشارێکی دەرونی زۆرمان لەسەر بوو هەمیش ئیشکەنجەی جەسەیی هەبوو هەم دەرونی هەبوو مەسەلەن زیندانیان من کە سەرەتاشیم گوت ینی نیاندەش چاومان بە پارێزەرەکانمان دەکەوێت ینی مافی مرۆڤ داهات کە یەکێک بووم لە گیرەوانی بادینان کە لەبەر ئەوەی لە ناو زیندان زۆر ئیشکەنجە درابووم کەلەپچە کرابووم بە سەعەتە لە قاعەی زیندان بەهاوە کەلەپچان کردم کە مافی مرۆڤ هات منیان شاردە و باوی بووی برینەکانی دەستەکانم نەبینێ ینی لە چه قانونێکی دنیادا تو کەسێک کە مافی مرۆڤ دێتم بۆ ناو زیندان تو ئاشاریەوە بەس بەوەی ڕاستیەکان ناو زیندان بە دەرنەکەم کە بریندارم کە من دوای تەلەفۆنم بۆ مافی مرۆڤ کردن پێیانم گوت ئێوە هاتوونەتە لێرە منیان شاردوتەوە نانشتە من چاوم بە ئێوە بکەوێتن ئێتر دوایی هاتنە زیندان بەڵام کە دەستەکانم چاویەوە ئێنجا هەشتیان بێنە ناو زیندان چاویان بە من بکەوێت باش دوای زیندانیش هەر فشار هەبوو من ئێستا کە دوای زیندانیش ئێستا من ئازاد نیمە یعنی من هەموو جاڵێم لە زیندانێکی بچوو دەرچوینە لە زیندانێکی گەورەترینە لە قەفەسێکی بچووک دەرچوینە لە قەفەسێکی زۆر گەورەترینە ئێستا من لە سلێمانیمە ئێستا ناتوانم بچمە زۆمی زەرد لەبەر چی یعنی حەز دەکەم بزانم تاوانی من چییە مەسەلەن تومەتی خراپبوونە سەرمان تومەتی تاقاندنی کۆنسۆلخانە کە تا ئێستا من نازانم کۆنسۆلخانەی تورکیا لە چه شوێنێکی هەولێرە بەڕاستی حتا ئێستا جگەکەی نازانم کە بەو تومەتە من تومەتبار کرابوو کە تومەتی تاقاندنی کۆنسۆلخانە من تەنها بایکوتی کەلوپەلەی تورکیام کردبوو تەنها دژی نەعەدالەتی ئەم دەسەڵاتە قسەم کردبوو تەنها دژی گەندەڵیەکان و دزیەکان یان ئەو هەموو خەدرەی کە بە ساڵانە لەگەڵ لێ کورد دەکرێتن بەڕاستی هەڵوێستێکی نەتەواییمان هەبووە و کەسێکی کورتپەروەر بوومە هەر ئەوەندا باش من بەڵێ ویستت شتێک بڵێ تەواوی کە ببوورە کەڕام ویستم یەک شت بڵێم چاوەشەکارێکی تری ئەنجومەنی پاراستن بڵێم وێنەکیان دیار کرد بە ناوی ئاردال پێش فترەیە کە گوایە ئەمە ئەندامێکی پەکەکەیە بەڵام دەرچوو ئەو کەسە خەلیل داخ کە یعنی 14 ساڵ پێش ئێستا شەهید بووە و ئەو بە ناوی شعبانە کە ئێستا لە دهوکە وێنێکی سەختیان دانەیە کە ئەمە ئەردالە بەڵام ئەو کەسە 14 ساڵ پێش ئێستا سەمینەکارێک بووە ینی یەپەکەکە بووە و شەهید بووە باشە ئەوانەی شیلاتزێ بەشێک لە ڕاگیراوەکان کە وادەکەیان تەواو بۆ هێشتا تێڕاونەتەوە ینی بیانۆکە چییە وەزیری داد وەزیری کاروباری کۆمەڵایەتی بەرپرسانی مافی مرۆڤ بۆچی چیان پێ ناکرێ چونکە کەیسەکانیان بەداخەوە دەسواردانی حیزبی زۆرتیایە ئەم دەست و ئەم دەستان پێ ئەکرێتن مەسەلەن هەر ڕۆژێ بە بەهانەیەک ئەوانان هەشتەوە دوجاریش حاکم کاوە گوتی ئەمانە مادەکان شمولی ئیفراش شەرتی ناکە ئەمانە ئەم مادەی تیرور کە عەسلەن ئەوانە چ تیرورێکیان کردووە لە هەر وڵاتێکی دنیا باە ئەبێ گیرەوانی بەهدینان خەلات بکرانە بەڕاستی چونکە دشی ئەو هەموو ئەوانە دەبووکەی ئازاد بکرانە بێروان خان کەی بۆ ینی ماوەی چەندێکە بووە بات پێش 4 مانگ دەبێ ئەوانە ئازاد کرابانە مەسەلەن ئەوانە دەبێت پێش 4 مانگ هەموویان مەسەن شێروانی ئەوانەش حتا سەگەی خوان تاو کردووە ئەگەر بە ئیفراش شەرتی پێیان بدایە باشە هیچ ڕێگێکی تر نییە بۆ هەندێک لە دۆسیەکان هەندێک لە سکاڵەکان براونەتە ناو دادگای باڵای فیدرالی عێراق هیچ هەوڵێک نییە بۆی کە یعنی ڕێگایەک بدۆزرێتەوە بۆی ئەمانە بێتاوانن ئازاد بکرێن تا ئێستا بەداخەوە هیچ ناتوانانی هیچ شتێک بکەن هەم ڕێکخراوەکانی جیهانی مافی مرۆڤ هەمیش ڕێکخراوانی کوردستان و عێراقژی تا ئێستا کارێکی ئەنجام ینی ئەنجامەکانی کارەکانیان ئەنجامێکی وایان نەبووە بەڕاستی چونکە ئەمە دەسەڵاتێکە کە هەموو شتێک بەدەستی بنەماڵەوەیە کە دادگاژی لەژێر دەسەڵاتی بنەماڵەیە ئیتر ئەوانە خۆیان چون حەزیان لێبێ دادگا ئەوە بەکاردێنن مەسەلەن ئەنجومەنی ئاسایشی پاراستن بۆ هاوڵاتیان دەڵێ ئەنجومەنی ئاسایشی پاراستن بەڵام ئەمە نەک ئەنجومەنی ئاسایشی پاراستنی هاوڵاتیانی کوردستان ئەمە تەنها
بۆ پاراستنی بنەماڵی بارزانانی داماسرەوە بەڕاستەنە بوو بۆ ئەوەی تاوانەکانیان بشادرێتەوە. باشە بێریڤان خان لەبەرەوەی کە توژیکێک بووی لە دەستگی کراوەکان بێگومان پەیوەندی تەلەفۆنی ئەوانە ڕەنگە لەگەڵ خێزانەکانی ڕاگیراواندا هەبێ لەگەڵت هیچ پەیامێکی نوێی ئەوانت هەیە کە بۆ ڕای گشتی باسیکەی کە سوکارەکان شتێکیان پێوتن کە دەی بۆم بەرنامە ڕەنگە پێدوتە بن پەیوەندیم پێیان کرد ئەوانە پێیان گوتم کە ئەو مەسەلەن سەرەتاژی گوتم کە ئەو سیناریوە بوون کە سناریوەکە زۆر مناڵانە بوو دامپێدانانی گیرەوانی بادینان کە هەموو چاواشەکاری بوو سەختەکاری زۆری تیا بۆ ڕۆژ بە ڕۆژیش سەختیەکانی ئەوان ڕۆڕەشی ڕانی شەرمەزاری دەستگای پاراستن و ئاسایش ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئەشکەرا دەبێ هەر ڕۆژێ چەند زیاتر لەناو زیندان بن بەڕاستی ڕۆڕەشی ئەم دەسڵاتە دیار دەکەوێتن هەر ڕۆژێ زیاتر چیان وت کە سوکارەکەیان بێریڤان خان چی مەسەلەن کە سوکاریان گوتیان جگەیان زۆر ئەو هەموو نەفەر لە یەک قاعانە گوتی گادەر زێباری مەسەلەن تێلەفۆن مافی هەر ئەوە سێم جارە مەسەلەن تێلەفۆن لەسەردا دەخرێ عقوبە دەخو کە ئێمە نازانین لەبەرچی جەزا ئەدرێتن مەسەلەن گیرەوانی تریش بەعام هەر هەمویان شەڕێکی دەرونی زۆر لەگەڵیان خواردن و تەندروستیان چۆنە کێشیاندا خراپە بەعام لەناو زیندان هەم لە ڕۆی زۆر لاواز بووبی ئەو کاتی کە ئازاد کرای 53 کیلو بووم ئەو کاتە کە من ئازاد کرام ینی وەزنێکی زۆر کێمم هەبوو بەڕاستی لەبەر ئەوەی زۆرمانم لە خواردن گرت بوو مانگرتنەکەی منیشتان هەوە بوو کە ئێتر کەیسەکەمان یەکلایی بکرێتەوە کە ئێمە بێت تاوانین ئەکرێ ئازاد بکرین ئەگەر تاوانیشمان هەیە با بۆ ڕایە گشتی بڵێن ئەمانە ئەم تاوانیان ئەنجامدا با یەک لە گیرەوانی بادینن مەسەلەن ئێمە بڵێن تا ئێستا چ تومەتێکی ئیسپات لەسەر گیرەوانی بادینان هەیە با بڵێن ئەم تاوانان ئەنجامدا تومەتی تێکدانی ئەمن و ئاسایش چ شوێنێکیان تێکداوە بێریڤان بەرگارەی ڕۆژنامەنووس و چالاکوان سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بە هیوای ئازادبوونی هەموو ڕاگیراوان سوپاس بە بەشداری لەگەڵمان زۆر سپاسی ئێوەش دەکەین بە هیوای ئازادی بۆ سەرجەم گیرەوانی بادینان بەخێر بێت